محسوورا بۆ ئەو کەسانەیە کەوا دەست بڵاون، ئەو کەسەی کەوا هیچی بەدەستەوە نامێنێ، ڕۆژێک دەبێ بە ماندوویی دادەنیشێ، حەسرەت هەڵدەکێشێ، دەڵێ ئای بەداخەوە بیری ئەوە دەکاتەوە ڕۆژگارێک یاری بە پارە دەکرد، شتێک بە ئای 5,000 وایە 10,000 بۆ فڕێدا، دەچوویە بە دۆلار شتی دەکڕی، 100 دۆلاری ئاوا فڕێدەدا و هیچ حسابی بۆ نەدەکرد. ئێستا دەگەڕێ بۆ تاک هەزاریەک، ئەگەڕێ بۆ 5,000 کوردەواری ئەڵێ بە حیسابی کۆنی دادەچێتەوە، بزانە داخۆ شتێک شک نابە، قەرزی لای کەسێک نییە، لە ماڵەوە لە کەلێنوکونێکە شتێکی دانەناوە، ئەو کاتە مەحسوورە، دەست لە ئەژنۆ خۆ بەزەلیلزان داما و بیری ڕابردوویەک ئەو پارەیە بەخوا بەشی 3-4 ساڵیکەی دەکەم من لە چەمانگێکا خەرجم کرد، ئەو کەسەش مەحسوورە. سەیری وردەکانی قورئانکەن بەڕێزان، دوو شەی بەرامبەر یەکێنە، مەلووبەن لەگەڵ مەحسوورە. کەسی ڕەزیل لۆمەکراوە، کەسێکیش هیچی بەدەستەوە نەمێنێت، دەستی ئاوا کرابێتەوە و هیچ پارە و پوڵێک بەدەست خۆیەوە نەهێڵێ، ئەو کەسەش دەست لە ئەژنۆ ڕۆژێدا دەنیشێ و هەناسە ساردا، هەناسەی سارد بۆ ڕابردووی دەستی پڕ لە پارە و گیرفانی پڕی هەڵدەکێشێ. قورئان پێمان دەڵێ ئەم دوانە وەکو یەک خراپن. ڕەزیلی چەند خراپە کە هەدبێ و پێتەوە دیار نەبێ و بەکاری نەهێنی بۆ خزمەتی خۆت و ماڵ و منداڵ و ژیانێکی شایستە بە مرۆڤ و تەندروست، ئەوەندەش دەست بڵاوی خراپە. یعنی کەسێک وا نەزانێ بڵێ وەڵای هێشتا دەست بڵاویەکە باشترە لە ڕەزیلیەکە، نەخێر، ڕەزیلی چەندە خراپە، دەست بڵاوی و ئیسرافیش ئەوەندە خراپە. جا ئێمە دوو وشەمان هەیە لە قورئاندا، تەبذیرمان هەیە، ئیسرافمان هەیە. تەبذیر چییە؟ التەفریقە. تەبذیر کە خوا دەفەرمێ وەلا تبەذیر تەبذیرا، ئەوەیە ماڵەکەت وەکو چۆن کەسێک گەنم دەچێنێت تۆ دەچێنێ ئاوا پەخشی دەکات، دەیپڕژێنێ هەر یەکێ بەلایەکە. کەسی واش هەیە بەڕێزان ئاوا ماڵەکەی دەپڕژێنێ، هەر دینارە و هەر دۆلارە و 100 دۆلاری بەلایەکە دەڕوا، وەختی ئەزانێ ملیۆنە دیناری لە 10 ڕۆژە سەرف کردووە، 3-4 ملیۆن دیناری لە مانگێکا سەرف کردووە، بەڵام بۆی کۆ نابێتەوە، وەکو چۆن گەنمەکە کە چاندت تۆ مشتێک گەنم فڕێدە کۆ نابێتەوە، هەر دەنکەی بەلایەکە ڕۆ هیچ شت دیار نەبوو، ئەمیش پارەکانی ئاوا چاندووە فڕێی داوە، بۆی کۆ نابێتەوە. جار هەیە خۆشی بۆی حیساب ناکرێت کە بیر دەکاتەوە من لە مانگەیە 3 ملیۆن دینارم سەرف کردووە، وەڵای پێویستیت بە 700-800 هەزار هەبوو، بە ملیۆنێک بوو، کەواتە 2 ملیۆنت بە فیڕۆ داوە. تەبذیر ماڵ خەرجکردندا بەبێ ئەوەی هیچ سوودێکت پێ بگەیەنێ. بەڵام ئیسراف جیاوازی لەگەڵ تەبذیرە ئەوەیە زیادەڕەویکردن لە ماڵ خەرجکردن لە شتێکدا کە سوودی هەیە. بۆ نمونە کەسێک 40,000 سەرف کردووە، ئەگەر 39کەی باش بوو بێ 1,000 بە فیڕۆ دابێ، ئەوە ئیسرافە، یعنی شتەکە بە 39,000 دەکرا، ئەم 1,000 دیناری بە بەلاش داوە، ئەو 1,000 ئیسرافە. بەڵام تەبذیر ئەوەیە نەبۆ دنیات نەبۆ قیامەتت شوێنێکی نەگرتووە.